قەزای شەقڵاوەیە لە سنووری پارێزگای هەولێر. شوێنێکی ناسراوی گەشتیاریە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. تا ئێستا لەو قەزایە لە ئاست خواست و داواکاری دانیشتوانەکەی پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەنجام نەدراوە. وەکو شارێکی گەشتیاری بەراورد بە شوێنەکانی دیکە وەکو پێویستی بۆ نەکرا. مەسەن لۆ نمونە بینایی دادگای شەقڵاوە تەواو کراوە بەڵام کاری تێ ناکرێ. ئەوە یەک لە خاڵەکانە. پارکمان نییە، یان وەکو پارێک لۆ گەنجەکان مەسەن لێ دانیشن یان کاتی ئیسراحەتەوە پارکێکی باشمان نییە. لە ڕووی ڕێگاوبانیش ئەویش وەکو پێویست نییە بەرامبەر بە شوێنەکان دیکە، بەڵام بەداخەوە وەکو پێویستی بۆ نەکراوە. شەقڵاوە وەکو شوێنێکی گەشتیاری وەکو هاوینە هەوارێک کەش و هەوایەکی فێنک و خۆشی هەیە، بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە کەم تەرخەمی زۆری هەیە لەلایەن حکوومەتەوە. شتێکی ئەو هایلۆ نەکرایەکەوە خەڵک تێیدا ئیسراحەت کە ئەو گەشتیارانەی کە دێن لە شارەکانی دی و لە جنوب و ناوەڕاستی عێراقەوە سەردانی شەقڵاوە ئەکەن. ڕاستە شوێنێکی هاوینە هەوارێکی خۆش و گەشتیاریە، بەڵام شوێنێک نییە لێی دانیشن وەکو پارکێک. قەزای شەقڵاوە ساڵانە بە هەزاران گەشتیار لە زۆربەی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە سەردانی دەکەن بە مەبەستی گەشت و سەیران. لە کاتێکدا لە سەنتەری ئەو قەزایە پارکێکی گشتی نییە، زۆربەی شوێنە گشتیەکانیش کراون بە پرۆژەی گەشتیاری کەرتی تایبەت. لە شەقڵاوەش تقریبان گەرەک لۆ گەرەک فەرقی هەیە، خەدەماتی زیاتر لۆ دەکرێت. هەنە گەرە شوێنەکانی بەڕاستی کە خەڵکی هەژار وەکو پێویست خەدەماتی ناکەن. جادەکان ڕێگا و بانەکان وەکو پێویست نینە، ئاوەڕۆکان باش نینە، هەمویان ژیرێنەوە. یعنی بەڕاستی کە شەقڵاوە جێگای دڵخۆشی و خەڵکی و هەولێر و سنوورەکانی ترێکە ڕوتەیەکەن، بەڵام لەوە سێ ئێستاکە خەڵک کە ڕووتی ئەکات تەماشاکەتی شوێنێک نییە بۆ ئەوانەوەی هەر شوێنێکی بە ڕووتی ئەکا و هەمووی بوویتە بینایە و شوێنەکانی دی هەمووی داژیر کرایە قۆڕ کریا لەیان هەنە کەسی و دەسەڵاتیدا. شەقڵاوە لە سەردەمی عوسمانیەکان بووە بە ناحیە. لە ساڵی 1952 کراوە بە قەزا. لە ئێستادا وێڕای سەنتەری قەزا 3 ناحیە و 210 گوند و ئاوایی لەخۆ دەگرێت. شەقڵاوە تەنها 50 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای هەولێرەوە دوورە. لە زۆرترین بواری ژیانی هاوڵاتیان گرفتی خزمەتگوزاریان هەیە، وەک دانیشتوانەکەی باسییان لێوە کرد. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای شەقڵاوە.